لە کۆد ئەم چەند کۆدێک هەیە بزان ئەمە هی پیاوەکەتە خاتونی بەڕێز. یعنی هەندێک جار تووڕە ئەبێت ڕەنگە تۆ هۆکاری تووڕەبوونەکانی بیت باشە و هەر کاتێک کە تووڕە بوو تۆ خۆت ئەزانی بەچی هێور ئەبێتەوە بەچی ئاشت ئەبێتەوە باشە. یعنی جاری وا هەیە باوەڕت هەبێ ئەوەنە کێشەکانی دەرەوە زۆرن ئەم ئەیوێ بێ یەک تۆزێ ئیسراحەت کات لە ماڵەوە کێشە و گرفتەکانی حەلکات باشە. قەرزاریکی زۆر کەوتووە بەسەریا با بە تهدید کراوە یعنی عیبەیە بەسەریا کەوتووە نازانێت چۆن چارەسەریکە خۆ لەسەر ئەو شەقامەدا نانشێ بیر لەم مەوزوع بکاتەوە ئێغێر دێ لەسەر ئەو فەرشە لە ماڵەوە دانشێ لەسەر ئەو سیسەمەیە لەسەر قەنەفەکە بیر لەم مەوزوعا کاتەوە تۆ مەڕۆ بنکڵێشەوە یەکسەر بڵێ چییە مشکلت هەیە من هیچ عیبێکم هەیە هیچ بووە ها بەتەمای ژنی دووەمی شتێکت لە بن سەریا پیاوە کە چیە پێم بڵێ یعنی بەس خۆت و کەیبە بەس تەق لە جرگیکە کاکە بیر لەم مەوزوعا کاتەوە پیاوە بیر ئەکاتەوە بزانە تەلەفۆن بۆ برایەکی کا بۆ مامۆسایەک بکات چۆن حەلی کات دە مەوزوعە. ئەگەر خۆی پێتی وت قەیچێکە خۆی پێتی نەوت بەمە تووڕەی مەکە تۆ سوور ئەزانی بەمە تووڕە ئەبێت تۆ بۆ بەمە تووڕەیەکەی بەس پێم بڵێ بۆ بەمە تووڕەیەکەی. یعنی پیاوی وا هەیە ئەڵێ مامۆساگیا من گۆرەویەکەم باشە دوو لە ڕووی جەنابتان گۆرەویەکەم هەموو ڕۆژێ لە شوێنێکا دائانێم بەیانیان کە ئەڕۆم بۆ ئیش ئیتر ئەوە شوێنی گۆرەویەکەمە ئەڵێ بیرعکس ئەو ئەڕوا گۆرەویەکەم لا ئەدا ئەیبا بۆ شوێنێکە کەس نازانێت لەکوێیە یاڵا ژنەکە کوا گۆرەویەکەم لەکوێیە ها وەڵا نازانم لەکوێ دامناوە دنیا نیم سەعاتە گەڕی نییە مەجبورم بڕۆم لە دوکانێک لا بدەم بەو بەیانێ بە قاچی ڕووتی بڕۆم گۆرەویەکەمە پێ ئێکاکە بۆ ئەماکەی دادەیان ئەمە نە ڕۆژێکە نەدوانە نەسیانە بۆ ئەماکەی بەس پێم بڵێ پیاوەکەت حەزەکە لەوێ با لەوێ بە قەیچێکە ئەتوانی گوڵدانێکی بۆ بکڕی گۆرەویەکی کیتە ناو گوڵدانەکەیەوە وەڵاو کێشانە ئاوا حەلەبێ سنووقێکی جوانی بۆ بکڕە. ئەمانە بەڕاستی یعنی کێشەی زۆر بەسیتن گرفتی زۆر بەسیتن تۆ بۆ خۆت دروستیەکەیت تۆ بۆ خۆت ماڵ لە خۆتیەکە دەیت باشە تۆ بزانە طبیعەتی پیاوەکەت چۆنە حەزی بە چی چێشتێکە کاکە حەزی بە پەتاتە نییە ڕەنگە پەتاتە ئەڵێ کاکە ئەی خۆم دوو ڕۆژ لە مەعیدەما هەر دێ و ئەچێ حەل نابێت ئێتۆ لە ڕق ئەوە ڕووی پەتاتاکەیت ئێمەیکە دادەکەم مەیکە خاتونی بەڕێزمەیکە حەزی لە شفتەی بۆ بکە حەزی لە کفتەی بڵێ پیاوەکە گۆشت بێنەرەوە شەر بێ کفتە بۆ بکەم بە قەسەری مناڵەکەم بێت حەزی بە دۆڵمەی بۆ بکە پڕی بکە لە پەراسوو ملەقۆتەی مریشک ئەمە ئیشی ئەوەیە بەڕاستی ئەمە ئیشی ئەوەیە ئەتوانن ماڵێکی جوان بنیاد بنێن بۆیە ئەم فەمەنیستانە ئەم ڕێکخراوانەی بەناو ژنان دین ئێوە هەڵە خەڵەتێنن ئێوە لە خشتابن لە پیاوەکانتان ئەکەن